دەچێت لە دەستپێکیان بڵتەنەشدا دەچینە فرانکفۆرت لەوێ هاوکار و ڕۆژنامەوان جەمال لێو لەگەڵمان دەبێ. هەواڵ جەمال سڵاوت لەبێ، نەورۆزیشت پیرۆز بێ. پێمان بڵێ لە فرانکفۆرت چی هەیە تا چەند هەوڵاتیان ئەمڕۆ هاتوون بۆ پیرۆزکردنی نەورۆز؟ بەێ نەورۆزاوێژی پیرۆز بێ لە فرانکفورتێ دەستپێکی ئیرۆ دەستپێکا ڕۆژێ دەهێنێکی سەرما هەبوو بەس کەلەجانا کوردستانیان ڕۆژ دەرخست هزاران کوردستانی بەر بە قادێ بە هەرکین کوردستان تێ پایین و نزیکی 100,000 کوردستانی لە فرانکفورتێ کۆم ببن و جێژنا نەورۆزا ئیسال فینالا ئەڵمانیایە لە ڕۆستۆ پارکێ لە فرانکفورتێ پیرۆز بکن. شاهی هێدی دەست پێ کریە فەرمی ساعت 11 بێ بەرنامەیە دکێ ساعت 11 دەست پێ بەس کوردستانیین کو ji 10 ساعتا ji Berlînê ji Hamburgê ji Dresdenê hatine Kurdistaniyên ku ji gelek welatê derdorê hatine hene bi saetan dirê de ji bonî şahiya Newrozê bi hev re pîroz bikin pêl bi pêl ber bi qada Newrozê ve hatin. Belê bernameyeke zindî bernameyeke dewlemend li Frankfurtê hatiye amadekirin ji aliyê komîtê amadekar ve Huma Lawjek, Huma Met Art, Huma Rojava, Çarneva, Berfin Mamedova, Deza Ahmet, İboqa Mişlo, Seyda Perinçek, Gulben, yeni serdiki hünera var peşkeş bikin. Vakidi Kurdistaniyen kuyucucar, çar aliyen Kurdistani. Hatine, gelip Kurdistani, Jiboni, Tebi, Nevroza, Frankfurt'e bebin, Jivalatin derdoreci. Tel ve tel yokan kutubili, İsyohan'ın Kurdistaniyan, Wınci, Dengevatkin, Peşeydiya ve Çalaki, ya ve Pirozbahi, Jin Uçvanın Kurdattı. باشە جەمالە توانی پامی کوردستانیانمان بۆ بگوێزیتەوە لە ڕێگەی ڕادیۆی دەنگی گەلۆ پێما خۆشە گوێمان لە دەنگی ئەوانیش بێ. بەێ ئەزێ هەول بدم ون دخوازن دەربارەی نەورۆزێدا چ بێ ڕادیۆ دەنگێ بە قوتانی مجاوزی بگم بله کردستانی درباره من جبر بکنه بالا که اجنی کارم که چه من نامار کرده نبوری نفتادم جدارم خاطر نوروز بسید همیشه تیدی که بجمره آگاهی انضاوی راجینن جرم هد چه بود همیشه خیلی بکنه و ببین کلجانا کردستانیین لقاده هستینوان امی بوره پار بکن. باشە جەمال ئەتوانی وێنەیەکی قەبارەی هەوڵاتیانە بۆ بگوێزیتەوە پێمان بڵێ چەندە بە ژمارە تەخمینەکەی ئیرۆ چەند کەس بەشداری ئەو فستیڤاڵی نەورۆز بکە و تا چەند کەلەپور و جلوبەرگی کوردەواریان زیندوو کردوتەوە. ئەو ڕپۆرتاژی گوندەها وەرە کردی ئەو کوردستانی وەرە کردی برقة حبصاني حتى صوت ها صورتك جوان في الشام من برجع في الفرجين في المكاتب يا زفاني كيرساني زيادتي جاندي بهتانية جلو برجع فرجين في الفرنا هاتنا قادة نوروزي تي فاين كونيز كات حاجات ثاني إيرو دبر نوروزي كيرو بس نهار خاص يجيبوا يجيبوا بس برفي البوليس كتنا قاعدة بله جهل لجريمة بس كردستان جهل بسيارات لدوري 6,000 أوتوبيس لها كتنا قاعدة كانوا يجي كربو قاضي أمي جەمال دەنگت هەندێک کەم بووە ئەگەر دنیا سپاس بۆ زانیارەکانت هەوڵەدەین لە کاتژمێرەکانی داهاتوودا جارێکی تر بینە وڵات سپاس دەکەین. سپاس بۆ زانیارەکانی جارێکی دیکە نەورۆزت پیرۆز بێت. هەر تایبەت بە هەواڵەکانی نەورۆ سێوارەی دوێنێ لە شاری شەفەڵد وڵاتی بۆریتانیا هەنگی پیرۆزکردنی جەژنی نەورۆزی کوردەواری بەڕێوەچوو ئاهەنگەکە بەدەست پێشخەری کۆمەڵی هاوکاری کوردان و بەشداری سەدان کەس لە کوردانی ناوچەکە و گروپی ئینتەرناسیۆنالیستی شەفەڵد بەڕێوەچوو ئامادەبووان بەرخۆدانی کوردەواری و جلوبەرگی ڕەنگا و ڕەنگ ئاهەنگەکەیان بە گۆرانی و هەڵپەرکێ بەجۆشتر کرد و ئاسۆ کەمال هاوسەرۆکی کۆمەڵگەی ئازاد کە ژار پلاتفۆرمی هۆرام و خات و ڕووناهی کە بەڕێگەس بەریتانیا پامی پیرۆزبایی نەورۆز داوای ئازادی ڕێبەر ئاپۆیان کرد بۆ دروشمی ژەنجیان ئازادی شەید نابرێ بژی بەرخۆدانی
گەریلا درێژیان پێدا. لە کۆبانێ حەڵەب ئاهەنگی نەورۆز بەڕێوەچوو لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا بە بەشداری هەزاران کەس لە حەڵەب و کۆبانێ بە جۆش و خرۆشەوە جەژنی نەورۆز پیرۆزکرا. جەژنی نەورۆزی کوردەواری لە کۆبانێ حەڵەب شەهبە بە جۆش و خرۆشەوە بە بەشداری ژمارەی زۆر لە هاوڵاتیان پیرۆزکرا. لە سەرەتای ڕۆژدا پێکاتە جیاوازەکانی کانتۆنی فرات لە گوندی شار و ناوچکە جیاوازەکان و ڕیان کردە گۆڕەپانی نەورۆز لە گردی مشتەنووری کۆبانێ. دواتری ژاگری نەورۆز لەلایەن بنەماڵی شەیدانەوە کراوە و لەگەڕێکی شێخ مەقسوود و ئەشرەفی حەڵەب بە کورد و عەرەبەوە و سوریانی و تورکمانەوە بە جلوبەرگی کوردەواریەوە ئەندام و نوێنەرانی پارتەکان ڕێکخراوە مەدەنیەکان و میوانان لە ناوچەکانی ترەوە بەرەو گۆڕەپانی ئاهەنگەکان ڕۆشتن و بەشداری کردنەوەی ئاگری نەورۆز بوون. دایکانی شەید ئاگری نەورۆزیان کردە و ئەندامانی گشتی پێدا. محەممەد شێخۆ ئەندامانی بەڕێوەبەری نووسنگی پەیوەندەکانی ئەنجومەنی سوورای دموکرات مەسەدە فاتمە حەسنەوە هەروە گروپە هونەرەکانی چاند بەشداریان لە ئاهەنگی نەورۆزدا کرد. هاوسەرۆکاتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکەش دەڵێت نەورۆزی 2024ێکێکە لە نەورۆزە هەرش کۆدارەکانی ئەم ساڵانی دوای گەلی کورد نیشانیدا کە گوشار و نکۆڵیکردن بێ ئەنجام دەمێنێتەوە. پێشکەوتنی ئاستی تەکنیکی و تاکێکی گەریلا ورە و ئیرادێکی بێوێنەی بە گەلەکەمان بەخشی و نەورۆز بناغی سەرکەوتنی دانا. هاوسەرۆکاتی کۆنسەی بەڕێوەبەری کۆماجواکن کوردستان کەجەکە لەبارەی بەڕێوەچوونی ئاهەنگە ملیۆنەکانی پیرۆزکردنی جەژنی نەورۆز لە ڕاگەیەنراوێکدا باسی لەوە کردووە کە گەلی کورد پیشانیدا کە گوشار نکۆڵیکردن لەناوبردن قڕکردن بێ دەرئەنجام دەبێت و گەلی کورد تێکۆشان و بەرخۆدانی خۆی بەرامبەر ئەم سەپاندنانە بێسر دەکە و بەردەوام دەبێت. بۆیە نەورۆزی 2024 بوو بە وەڵامێکی بەهێز لە بەرامبەر سیاسەتی قڕکەرەکانی دەسەڵاتی ئاکەپ و ماپەی فاشست کە دوژمنی کوردانە و دەڵێ ئەم سیاسەتە بێ ئەنجام دەمێنێتەوە. کەجەکە دەڵێت نەورۆزی ئەمساڵ تێکۆشانی ئازادی گەلی کوردی گەیاندە ئاستێکی باڵا نیشانیدا کە 2024 دەبێتە ساڵی سەرکەوتن ئاستی تەکنیکی و تەکنیکی گەریلا مۆراڵێکی بێوێنەی بەگەلەکەمان بەخشەوە وای کردووە کە نەورۆز بە جۆش و بەسر پیرۆز بکرێت لە نەورۆزدا تێکۆشانی گەل و گەریلا یەکدیان تاو کردو و بنکەی سەرکەوتنی دانا. ئەحمەد تورێک کاندیدی هاوسەرۆکی شارەوانی شاری مێردین سەردانی کاندیدی هاوسەرۆکی شارەوانی شرناخی کرد و لەوێ جەختی کردەوە پێویستە لەم هەڵبژارنە بە جیاوازێکی زۆرەوە سەربکەوین. ئەحمەد تورێک کاندیدی هاوسەرۆکی شارەوانی دەم پارتی شاری مێردین سەردانی کاندیدی هاوسەرۆکی شارەوانی شرناخ دەم پارتی کرد لەلایەن کاندیدەکانی هاوسەرۆکی شارەوانی بێریڤان کوتلو توران سەڵتان و نۆرۆز ئویساڵ ئەسڵان پەرلەمانتاری دەم پارتی و جەماوەرێکی زۆرەوە پێشوازیان لێکرد. ئەحمەد تورێک لە شرناخ لە گوتارێکدا گوتی گەلی کورد بۆ ئازادی باجی قورسیدا و هەرچەندە گوشار و چەوسانەوەکانی دەوڵەت زیاتر بێ گەلەکەمان تەسلیم نابێ لە بەرەم هۆکارە دەبێت بە جیاوازێکی زۆر لەم هەڵبژارنەدا سەرکەوتن بەدەستبێنێ. ئەحمەد تورێک سەلاحەدین دەمیرتاش و فیگەن یوکسکدا سیاسەتمەدارەکانی دیکەی بەبیرهێناوە کە لە زینداندا بەدیلگیراون و لە درێژەی قسەکانیدا ئاماژەی بۆدە هەزاران هاوڕێمان بۆی ناڕزایەتیەکانەوە لە زینداندان چونکە پارێز زەرەکانی یاخود پارێزەروانی گەلی کوردبوون بۆی پاراستنی ئایندەی گەلەکەیانەوە دەستگیر کراون. ئێمە ناسنامەی خۆمان لەم کوردستانەدا دەبێ بەدەستی خۆمان ناسنامەی خۆمان لە کوردستان پێناسە بکەین. بەڕێزان گەنجان سەردانی چالاکیە گەری دادپەروەریان کرد کە لە شارەکانی ماردینەوە تا ئێلەح ئامەد و ئیستانبول بەردەوامە وەڕایانگەیان کە زیندانەکان بۆتە شوێنی سیستەمی ئەشکەنجە تا ڕێبەر ئاپ و ئازاد نەبێ و کۆمەلگاش ئازاد نابێت. چالاکیە گەری دادپەروەری بنەماڵی زیندانانی سیاسی لە شارەکانی مێردین ئێلەح ئیستانبول ئامەد لە باکووری کوردستان بەردەوامە. لە مێردین ئێشەگری دادپەروەری مای 75 ڕۆژە بەردەوامە
و گەنجانی ڕێکخراوە چەپ و سۆسیالیستەکانی ئەوروپا لە سەربانگەوازی ئەنجومەنی گەنجانی دەم پارتی هاتنە کوردستان و سەردانی چالاکوانانیان کردو و باسییان لەو کردووە کە پشتگیری لە داواکارەکانی چالاکوانان دەکەن هەرچی لە توانیان شتابێ بۆ فراونکردنی و بەرخۆدانە دەیکەن لە ئامەدیش ئێشەگری دادپەروەری بە پێشەنگاتی کۆمەڵی هاوکاری بنەماڵی زیندانان دەستی پێکردووە لە 109 ڕۆژدا بەردەوامە و بەشداروانی ئێشەگری بە دروشمی گۆشەگیری تاوانە دژ بە مرۆڤایەتی داواکارەکانیان دەربڕیوە لە ئێلحیش ئێشەگری دادپەروەری بە پێشەنگایەتی لە 51مین ڕۆژدا بەردەوامە چالاکیەکان بە دروشمی گۆشەگیری تاوانێکە دژی مرۆڤایەتی بەڕێوە دەچێ و هاوکات لە ئیستانبولیش لە 101مین ڕۆژدایە بە دروشمی وا گۆشەگیری پشکێنین بۆ ژیانێکی ئازاد بنیاتنین ببێتە دەنگی زیندانیەکان و با بدات پەروەری گۆشەگیری بشکێنین با ببینە دەنگی زیندانیەکان بۆ ئاشتی کۆمەڵاتی بەرزکرانەوە. بنەماڵەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان و زیندانیانی دیکە ئەمرالی بۆی بتوانن سەردانی ئیمرالی بکەن جارێکی دیکە دوێنە داواکاریان پێشکەش کرد. محەممەد ئۆجەلان برێ ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان و پارێزەرەکانی مەزلوم دینج بۆ داواکاری ئەنجامدانی دیدار سەردانی داواکاری گشتی کۆماریان لە بۆرسا و بەرەبەراتی زیندانی ئەمرالی کرد. عەلی کۆنار برا عومەر خێری کۆنار پۆڵات یڵدرم برا حەمڵ یڵدرم و مەلی حەچەتین خۆشیکی وەیسی ئاکتاش کە ئەوانیش لە زیندانی ئەمرالی زیندانی کراون بەسی دیدار داواکاریان پێشکەش کردووە. لە 25 ئاداری 2021ەوە هیچ زانیارێک لەبارەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانەوە بەردەست نییە. هاوکات ماوەی 118 ڕۆژی شەمانگرتنی زیندانان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان درێژەی هەیە لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جوسێ ڕێبەر ئۆجەلان بانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 118مین ڕۆژدایە زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چارچی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورمانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. چالاکیەکە لە 118میندا بەردەوامە مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەک بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە و تاوەکو ئێستاش بەردەوامە. ڕێزان دەوڵەتی تورک بە بەردەوامی بەردەمانی خاکێڕەمی کوردستان ڕۆژاوی کوردستان دەکا هاوڵاتیانی مەدەنیش مڵک و ماڵیان دەکرێتە ئامان چاودێرانی سیاسیش لە شاری هەولێر و دەڵێن تا کورد یەکگرتو نەبێت تورکیا بۆ لەناوبردنی کورد بەردەوام دەبێت. بەردەمانانی تورک گوندەکان بویستە یعنی ئەمان نابێ ئەم وتەیە کەمالە تاتۆرێک لە بیرکەین قەت کەمالە تاتۆرێک دەرێ ئێمە مەحاڵە بەسەرگەلی کورد سەرکەوین ئەگەر کورد پارچە پارچە نەکەین ئەگەر پێکدادان ناو کورد دروست نەکەین یعنی چاک دەزانی ئەگەر کورد هەر کاتێکی ناو خۆی گرتو نەبی هەمومان دەزانی هەم دەستکەوتەکانی باشووریش و هەم دەستکەوتەکانی وڵاتە پارچەکانی تریش دەکەوێتە ژێر هەڕەشە دەکەوێتە ژێر لاواز بوون بۆیە پێویستە ئەمان تەمەنا دەکەین کورد یەکگرتووبی ئێستا قۆناغی لێک تێگەیشتن و یەکگرتووی گەلی کوردیشە بەڕاست دەوڵەتی تورکیا تا ئێستا لە دەستوری خۆیدا دەرێ کورد بوونی نییە ئیتر هەر ئەوەندە بەسە یعنی کورد لەگەڵی دەژی نەتەوەیەکە بەلای کوردی بە کوردی قسە دەکات بە کوردی بیر دەکاتەوە نەتەوەیەکە زۆر مێژووی کۆنترل لە تورک ئەو دەڵێ بوونی نییە ئیتر ئەوەندە کافیە کە بزانین ڕێی تورکەکان و خاصەتێکی شیە لەدا و دەوڵەتی تورک جیاوازە لەگە وڵاتانی تر چۆ کێشەی کورد بۆ نمونە لە عێراق زیاتر لەگە دەسەڵاتدارانی عەرەب بووە نەک لەگە عەرەب خۆی یعنی ئێمە بە درێژایی مێژوو کە کێشەم و ململانیمانە بوو لەگە حکوومەتی عێراقی کێشەکە لەگەر حکوومەت و لەگە دەستگای ڕسمی بووە بەڵام ملەتی عەرەب کەم و زۆر هەمووشۆی لەگەر کورد هەبووە عیلاقاتی هەبووە ژنوژخوازی هەبووە و زۆرێک لە عیلاقاتی خۆشەویستی و خزمایەتی هەبووە لە ئێران هەروە لە سوودی هەروە بەڵام حاڵەتەکە لە تورکیا جیاوازە یعنی ئێستا لە تورکیا کە سیستەمێکی دیموکراتیان بۆ خۆیان دروست کردو بۆ تورکەکان ئەگەر حیزبێک بێوێ لە انتخابات لە هەڵبژاردن باشترین دەنگ بێنێ دەبی دژی قەزێ کورد بێت بۆی خەڵکەکە دەنگی پێ بدات کەواتە کێشەی کورد چۆتە ناو جەماوەر و قاعیدەی تورکی یعنی وەکو ئایدۆلۆژیا تاچی تورکی و جەماوەری تورکی پێ پەروەردەکراوە بۆ دژایەتی قەزێ کورد بکرێت. بەڕێزان
هونەرمەند ئەحسان زیرەکیش هەر سەبارەت بە هێرشەداگیرکاریەکانی سەرهەڕێمی کوردستان دەڵێ پێویستە هێزە کوردەکان یەکگرتوو بن تا مەترسیەکانی سەر قوارەی هەرم زیاتر نەبن بۆیە ئەگەر وڵات خاوەنێکی دڵسۆز و بەهێزێکی پسەوی هەبووە لە بەرامبەر هێرشەکان وەڵامێکی تونتر بدرایەتەوە دەوڵەتی تورەگنەی دەتوانی بەردەوام بە لەسەر هێرشەکانی. بۆردومانانەی تورکیا یعنی وەکو جەنابەت فەرموو وردە وردە جارێ ئەوڵجار گوندەکان بوو ئیستا بە چاو ئەبینێ بە ئاشکرا گواستێتەوە یعنی خەریکە بێت بۆ شارەکانیش دەوروبەر شارەکانیش تەنانەت خودی ناوماڵەکانیش هەش شتێ مەبەستی بێ ئەتوانێ بە درۆنێ بیپێشێ بەداخەوە بەڕاستی ئەمە کارە ساتە ئەگەر سەرکردایەتی کورد یەکگردوو نەبێ هۆشیار نەبێ یەک دەنگ و یەک هەڵوێز نەبێ بەڕاستی شتی خراپترش ڕووەدا و حەچیەک مەبەستی بێ ئەیکا و کەسیش نییە ڕێگای پێ بگرێ نازان بڵێم چۆن یعنی وڵات هەستەکەم ساحێبی نیە یعنی ئەگەر وڵات ساحێبی هەبوایە هێزێکی تۆکمە و نیشتیمانیە بێ چۆن ئەوێرێ ئاوا بکە ئەگەر بەرپرسدانەوەیکی هەبێ ئەگەر وەڵامدانەوەیکی بەخێرای هەبێت قەت ناتوانێ شتی وا بکە ئەو بڕیارانەی دادگای فیدراڵی داوێتی ئەگەر ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە داواکاری تریشێ بێ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بگرە لەوانەیە وردە وردە ئەم حکوومەت و ئەم بڕە ئازادیەی هەمانە ئەویش تا دێ بۆ خۆی وردە وردە تەسک دەبێتەوە ئەویشمان لەدەست دەچێ بەڕاستی ئەویش ئەگەڕێنمەوە بۆ بەرپرسان و دەسەڵاتدارانی ئەم حکوومەت و وڵاتە ئێمە کە تا ئیستا نەیانتوانیوە هێزێکی تۆکما هێزێکی یەکگردوو پێشمەرگەیەکی نیشتیمانی کە داکوچکار بێ لەسەر گەل وڵات کە یەک هێز بێ یەک هەڵوێز بێ نەیتوانیوە پلانێکی وا دانا هەر لە هەوڵی ئەوە دابوونا بەڕاستی سەرۆت و سامان کۆکەنەوەیش پلانێکی وایە نەبوو بۆ نیشتیمان و خۆشەویستی نیشتیمان کە نیشتیمانێکی یەکگردوو وڵاتێکی سەربەخۆ بەهێز دروست بەڕێزان عەباس فەتاح دەڵێ هاوڵاتیانمان بێهیوا و نائاسوودە بوون و میلەتەکەشمان وشیارە و ئاسان ڕێگا ڕاستەکەی لێون ناکرێ. عەباس فەتاح ئەندامی سەرکردایەتێکی نیشتمانی کوردستان لەبارەی دابەشنەکردنی موچەی فەرمانبەرانی هەرەمی کوردستان لە نووسینێکدا لە فەیسبووکی خۆی باسی لەو کردو هاوڵاتیانمان بێهیوا و نائاسوودە کردو و میلەتەکەشمان وشیارە و ئاسان ڕێگا ڕاستەکەی لێون ناکرێ و مافی خۆشی ئەمڕۆ یان سبەی لە مافی خۆران هەر وەردەگرێت لە باشێکی دیکەی نووسینەکەدا و ئەندامی سەرکردایەتیەکێتی و خستۆتە ڕوو خەڵکی کوردستان موچەی دەوێت نەک بیانووی نابەجێ ئەوە لە کاتێکدا کە حکوومەتی ماوە بەسەر هەرێمی کوردستان موچەی 3 مانگی ساڵی ڕابردووی هەروها ببورن موچەی 2 مانگی ئەم ساڵی دابەش نەکرەوە واتە لە ماوەی 6 مانگدا تەنها موچەی 1 مانگی دابەش کردووە. زۆربەی تاوانەکانی ئەنفال و کیمیاباران کە لەلان ڕژەمی باسی فاشستەوە بەرامبەر بە گەلی باشووری کوردستان ئەنجام درا باوکار و چاوساغی خائینەکانی ناوخۆکراوە کە بە جاش و مستەشارەکان ناویان دەرکردو. ئێستا ئەو جاش و مستەشارانە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمە داڵدەدراون و پارێزراون. چالاکوانانیش دەڵێن داڵدەدانی جاش و مستەشارەکان هۆکاری بە جینۆساید نەناساندنی تاوانی ئەنفال و کیمیاباران. زین چۆن باسی ئەوانە بکەین ئەوانەی کە پەنایەنەدەن بە چاو دیارن چێ پەنایەنەدا ڕەنبێ لەبەر منفعەتی خۆیان بێ کە پەنایەنەدەن ڕەنبێ بیانەوەی هەموو شتێک ئاشکرانەکەن بۆیە پەنایەنەدەن دەنا ئەوانەی کە خەڵکیان ئەنفال کرد و ئەوانەی بوون بە سەبەبی ئەم هەموو ئەنفال و ئەنفالچی و ئەم هەموو مناڵە نازدارە زیندە چاڵکرا هەموو گەنجی کوردستان زیندە چاڵکرا هەموو کەس دەزانێت چی و چێ پەنایەنەدا بەس بەداخەوە تا ئێستا ئەوە زۆر بەزەقی دیارە نازانم بۆ دادگاییان ناکەن نازانم بۆ یەکی وەکو قاسماغا تا ئێستا لە هەولێر دانیشتۆ لە پاڵپشتی پارتیە بۆ پارتی نایداتە دادگا چەندین کێسی هەیە بەرامبەری چەندین کەس شکاتی لێ کردووە یعنی نازانم ئەمە تاکەی بەتەمانەوانەوە بەردەوام بن پەنایان بدەن و نەیان دەنە دادی بەڕاستی ئەوەی ئەمڕۆ تووشی کێشە و مەشاکل دەبێ هەمووی من لە سای سەری ئەوانەوەی دەزانم هەمووی هەر ئەوانن بڕۆ هەر یەزیدی هەر
تا ئێستاش ئەنفالمان لێ دەکرێت بەس بە خۆمان نازانین تا ئێستاش ئەنفالمان لێ با ئەنفالمان لێ دەکرێت تا ئێستاش هەر ڕۆژەی کەسێکمان بزر دەبێت هەر ڕۆژی لاوێکمان بزر دەبێت ئەوە ئەنفال نییە ئەمە ئەنفالی تاکتاکی پێ دەڵێن میادانە هەموو کاتێ هەموو ساڵێکەیە دەکرێتەوە کۆمەڵێ برین کۆمەڵێ زام کۆمەڵێ هەست و شعور بریندار ئەکات بەداخەوە لەبەر ئەوەی ئەنفال و کیمیاباران و ئەو نەهامەتی کە ڕۆژانە و تاکو ێسش کۆمەڵکژی کورد کە ئەکرێ نە حکوومەتی هەریەم نە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نا دام و دەستگای نێودەوڵەتیەکان هیچ کەسی لەسری ناتوت جواب و ئەم حکوومەتی خۆمان ئێمە بابین لە پێشا زەمی حکوومەتی خۆمان بکەینە حکوومەتی خۆمان کە دروست بوو لەسەر لاشەی خەڵکی کوردستان لەسەر خوێنی خەڵکی کوردستان و بە تێکوشانی خەڵکی قوربانیدانی خەڵکی کوردستان دروست بوو بەداخەوە ئەوەی چاوەڕوان نەکرا لە حزب و حکوومەتانە ئەو بووکەوە ببێتە پشت و پەنا بۆ خەڵکی کورد مافەکانی کورد دەستە بەرکە کورد بپارێزی خاکی کوردستان پارێزی بەڵام داخەوە ئەمانە هاتن ئەنفالچی و جاش و مستەشار و استخبارات و کورد کوژەکانیان هەموو لە خۆیان کۆکردەوە سەر ڕاوێک کە لە خۆیان کۆکردەوە کارێکی خراپتریان کرد کە بەرپرسیارەتیان داپیان ئێستا لە لای هەردوو حزبی دەسەڵاتدار و هەردوو حزبی دەسڕۆ کۆمەڵێ جاش و استخبارات و کوڕەجاش و مەفرەزە خاسە و ئەمن و ئەمانایە بووی بەڵادەست ئەمڕۆ 7 ساڵ تێپەڕە بێ بەسەر شەیدبوونی ڕۆژنامەوان نوژیان ئەرهان کە بۆی هێرشی پارتی دموکراتی کوردستانەوە بۆ سەر کۆمەڵگەی خانە سوور لە سنووری شنگال بریندار بوو. دوای 19 ڕۆژ مانەوەی لە نەخۆشخانە شەوی 22 لەسەر 23 دار لە نەخۆشخانەی شەیساریا لە شاری حەزەکەی ڕۆژاوای کوردستاندا شەید بوو. نوژیان ئەرهان ماوەی زیاتر لە 12 ساڵ لە چەندین شوێنی جیاوازۆک و ئاژانسی هەواڵی ژنها و ئوزگر پۆلەتیکە چرا تیڤی کاری کردووە. ساڵی 2014 لە دوای هێرشەکانی داعش بۆ سەر شنگال ڕووی لە شنگال کردبوون بەسی گەیاندنی ڕاستی تراژیدیای ئیزیدیەکان و تێکۆشانی ئازادی لەوێدا. هەرە ڕۆژەی کە نوژیان ئەرهان لەلایەن ئیزیدیەکانەوە بە خاک دەست بردرێ منداڵێکی کچ لە شنگال لەدایک دەبێت و ناوی دەنێن نوژیان و ئێستا دایان منداڵ لە شنگالدا ناوی نوژیانە ساڵانە لەلایەن ڕۆژنامە نووسانی شنگال و یادی شەید نوژیان دەکرێتەوە و هەر بۆیە دوێنێش هەرێک لە ڕۆژنامە نووسانی شنگال و ئەندامانی تاژێ سەردانی مەزارەکان لە مەزاری شەهیدان شەید دڵکەش و بەرخۆدان لە چێ شنگالدا کرد. بەڕێزان لە دوایین هەواڵیشدا کۆبوونی ئەنجومەنی یاسای شین و دەوڵەتی لەبارەی ئاگربەس لە غەزە دواخراوە میدیا جیهانیەکان بەڵان کردوێتەوە. ئەنجومەنی یاسای شین و دەوڵەتی کۆبوونەوەی ئەمڕۆی لەبارەی دەنگدان لەسەر پرۆژە بڕیارێکی ئەمریکا بۆ ڕۆژی دووشەممە دواخستە دەشڵێ رووسیا و چین پرۆژێکی ئەمریکان ڕەت کردوێت و وایان لێکردووە کە دەست بەجێ ئاگربەس لە غەزە بەپێی هیچ مەرجێک ئەنجام بدرێ. و میدیا جیهانیەکانیش لەبارەی دواخستنی کۆبوونەوەکەی ئەنجومەنی ئاسایی شین و دەوڵەتیەوە دەڵێ لە میدیا جیهانیەکاندا هاتووە کە ئەنجومەنی یاسای شین و دەوڵەتی کۆبوونەوەی لەبارەی دەنگدان لەسەر پرۆژە بڕیارێکی ئەمریکا بۆ ڕۆژی دووشەممە دواخستووە و ئاماژە بۆش کراوە کە رووسیا و چین پرۆژەیەکی ئەمریکان ڕەت کردێتەوە دایانکردە دەست بەجێ ئاگربەس لە غەزە بەبێ هیچ مەرجێک ئەنجام بدرێت چونکە ئاماژەیە لە کۆبوونەوەی ئەنجومەنی هەرێک لە رووسیا و چین دوو ڕۆژ پێش سەمافی ڤیتۆیان بەرامبەر بە ڕەشنووسی بەڕێوەبەرنامەکە ئەمریکا بەکارهێنا